لە پڕا دەست بەسەر کرام کاتێککە لە کۆنفرانسێکەوە لە ئەفریقادا هاتمەوە بۆ ئێران و پاشی گەڕانەوەم ڕۆژێک دوای گەڕانەوەم من لە ماڵەوە گیرام و بردرام بۆ زیندانی ئەوین کە ماوەی 100 ڕۆژ لەوێدا بووم. دوو جار من دادگایی کرام لە دادگای 15ی دادگای انقلاب لە تاران و 9 ساڵ و 3 مانگ و 600,000 یۆرۆشم جەریمە بەسەردا سەپاندرا بوو بە هۆکاری ئەوەی کە من بەڕاستی هیچ چارەم نەما کە ئێران و کوردستان بەجێ بێڵم و بێم بۆ دەرەوە. بەڵام بەڕێزان توێژەر و لێکۆڵەری کورد کامیل ئەحمەدی لەگەڵما سەبارەت بە ئەو دۆسیی کە لە ئێران لەبارەی خودی کامیل ئەحمەدیەوە کراوەتەوە کە دادگا بڕیاری داوە لەبارەیەوە. خۆشحاڵین کە لەگەڵمانی و سەلامەتی کا کامیل. بەس گەرەوان بۆ باس بکەی سەرەتا چۆن بوو کە دادگاکانی ئێران داوای تۆیان کرد و ئەو سزانیان بەسەر تا سەپاندی؟ بیانۆکانیان چی بوو؟ ئەو کاتە تۆ لەکوێ بووی؟ وڵات لە حقیقەتدا من لە کاتی گەڕانەوەم لە کۆبوونەوەی کۆنفرانسێک لەسەر مافی مرۆڤ بەتاکید لەسەر بواری مناڵەوە لە وڵاتی ئەتیۆپیا بووم لە ئادیس ئەبابا کە شوێنی دانیشتنی شتێک مرکزی ئەفریقایی UN لە ئەفریقادا دەبێت. دوای گەڕانەوەم بە لەندەندا من لە تاران ڕۆژێک دوای گەڕانەوەم لە ماڵەوە دەست بەسەر کرام بۆ ماوەی 100 ڕۆژ لە زیندانی ئەڤین لە پایتەختی ئێران لە تاران بووم بۆ ماوەیە کە لەوێ ڕاگیرام وەکو شتێک بە وەسیقە یاواتە بە زەمانەت منیان بەردا بە شەرتی ئەوەی کە دادگایی بکرێت. دوای ئەوە بارودۆخی پاندەمی کۆرۆنا بەسەردا هات و بڕێک باشە. ئەو تۆمەتی کامیل، ئەو تۆمەتی کە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ ئەمریکا تۆ تاوانبارکرا بەڵگەیان هەبوو لەسەر ئەوە؟ ئەوە بەڕاز زۆر بەشی لە ناو ڕوتی مەحکەمەوە دەریان خست، بەڵام زیاتر لە شوێنی جیرانەکەم لێپرسین و لێکۆڵینەوە بوو. ئەڵبەت دیار بوو کە خۆیان گەشتبوون بۆ ئەو ئەنجامێکدان هەیە بەچی تۆمەتبارم بکەن، بەڵام لەسەر نووسرا و کاغەزەوە زمانێ بوو کە من دادگای ئەوەڵم چووم و دادگای دووەمیش بۆم دەرکەوت کە تۆمەتی ئەوانە لەسەر من لێکۆڵینەوە لە هیندێک لە بوارەکانی بەشی زانستی مناڵ لە بەشێک لە کوردستانی ئێران و لە ئێران بە تایبەتی و یەکێک لەو شوێنانەی کە من کارم لەگەڵ کردووە کە بنکەیەک بوو لە سلێمانی بە نێوی وادی ئەڵمانی بەشێک لە بودجە و بەیانی ماڵێکەکەی لە ئنجوەیەکی تر وەرەگرت لە هۆڵندا کە ئەویش بەشێکی ئنجوەکە وا دیارە کە پارەیەک یا پوڵێکیوە لە ئەمریکا وەرگرتویانی بە 3 دەزەولاترەوە منیان کرد بە هاوکاری لەگەڵ وڵاتی ئەمریکا کە من هیچ نە هاوکارێکم لەگەڵیان بوو نە پەیوەندێکم لەگەڵیان بوو نە ڕاستەی زانست و ئەو کارێکەوە ئەو بڕی 600,000 یۆرۆی کە پێبژاردن بەسەردا سەپێنراوە و ئەو 500 ملیۆن بارەمتەیە هەردووکیان لێ سندویت یان چۆن مامەڵەت کرد لەگەڵەوە؟ 500 ملیۆن بارەمتەیە وەسیقەکە بێگومانەوە لە قیباڵی ئازادی مندا بووە شتێ لەلایەنە، بەڵام ئەو 600,000 یۆرۆیە کە زیاتر وەکو شتێ وەکو گرێوگانەکە تۆ بەسەرەتدا دەسەپێرن لەگەڵ حکمێکی 9 ساڵ و 3 مانگ ئەوە لەسەر حکومەکە ماوەتەوە. من تا ڕۆژەکانی دواییش وێستیان بە هیوا ئومیدیەوەی کە لە دوو دادگایی کە کراوم لە دادگای باڵاتر قازی و قۆزاتی عادڵ و وەکو شتێ بە ویژدان بێنن تەمەشای ئەو قەزیەی من بکەن، بەڵام بەداخەوە ئەوانیش هەر ئەوەیان تایید و تاکید کردەوە کە 9 ساڵ و 3 مانگ لەگەڵ ئەو پرۆپارەیە حکومێکی بەجێ بۆ من و چه چارەم نەما لەسەرەوەی کە وڵات و ئێران بەجێ بێڵم و پێمە دەرەوە. بەڵێ سوپاس بۆ کامیل ئەحمەدی توێژەر و لێکۆڵێری کورد. بەڕاستی دەمی زیاتر لەگەڵ مامی، بەڵام کاتەکەم هەر ئەوەندە بوو.